عزیزان و خۆشەویستان هاتمەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی کۆتابەشی بەرنامەی ئەو حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هاوڕێسایی دێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حزبی حکومەتیزمان لەگەڵ قسە باسەکەین سەبارەت بە قەتڵی ئەمدی دەوڵەتی خسرەوی عەلی کوردی کە لە مەشهەد چەند ڕۆژ لەوە پێش شاهدی مەراسم و ئەو ئیتفاقە بووین. پێشەوەی پرسیارەکانم ڕەسە بکەم، هاوڕە سەعید خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم هاوڕێ ئەبوو، منیش پێم سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. زۆر سپاس بۆ تۆش. ئیجازەم پێ بدە پێشەوەی پرسیارەکەم مەتراکەم لەلایەن بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی وەکیلی مبارز و ئازادیخواز خسرەوی عەلی کوردی بکەم و خۆمان بە بەشداری خەم و پەژارەیان دەزانین. هاوڕێ سەعید بۆ جۆرە بۆ خۆت ئاگاداری قەتڵی ئەمدی دەوڵەتی ئەمە ئەوەڵین باری نییە ئیتفاقاکەوێ جمهوری ئیسلامی جیا لە ئێعدامهای دەستە جەمعی و ئێعدامهای ڕۆژانە و هەر ڕۆژە و هەر سەعاتەی کە لە زیندانەکان بەڕێوەی ئەبا غیرە مستەقیمیش ئەم قەتڵە ئەمدیانە ئاوا بەم شکڵە ئیدامە ئەداوە بە ئیسلاح ئەو کەسانەی کە لە مقابل جمهوری ئیسلامیە بە دیفاع لە مبارزاتی خەڵک، بە دیفاع لە حەق، بە دیفاع لە ئینسانیەت بە جۆرێ لە مەیدانان و لە ساحەکەیان بەم شکڵە لە بەیانە بە و لەم رابطەدا قەتڵی ئەمدی دەوڵەتی کە بە دەستی جمهوری ئیسلامی بووە، مەسئولینی جمهوری ئیسلامی ئەم قەتڵە بەئێستا لە خۆیان دوورەخەن و دەڵێن سەکتەی قەلبی بووە. لەم رابطەدا شاهدی مەراسمێکی وەسیع بووین لەلایەن خەڵکو و بۆ دیفاع و حمایەت لە خانەوادەی عەلی کوردی و لە ئێتراز بەم جەنایەتە لە مەزاری ئەوە کۆبوون و تەسویری لەم بابەتەوە شاهدی بووین کە لە مێدیا و شەبەکەی عمومیە بینراوە. لەم رابطە باتەوەزێ بەم ئیتفاقە کە ڕوویداوە و دەنگی زۆری داوە لە مێدیای چه داخلە چه تەلەڤیزیۆنها و شەبەکەی عمومیە. باز لەما کرێت کە پرسیارەکەی من لە ئێوە ئەمەدا عەلارەغمی هەر ئیدعایەک، هەر تەکذیبێک، هەر دیفاعیەکە لەم رابطە لە رابطە لەگەڵ قەتڵی خسرەوی عەلی کوردی هاتۆتە مەیدانەوە، لە نەزەر ئێوە جەنبەهای قابلی تەوەجۆ و قابلی تەعەجوبی ئەم ڕووداوە کامانە بوون؟ فەرموو. بەڵێ ئێبتدا منیش سەرخۆشیکەم بە خانەوادەی عەلی کوردی هاودەردیان تەبیعەتەن و ئەمە ئەوەڵین جار نییە کە جمهوری ئیسلامی بە حەزب فیزیکی مخالفین سیاسی خۆی گەریکیە بەرحاڵ ئێرعاب و اختناق لە جامعە فرەتر حاکم کات. بەرخلاف ئیدعای جمهوری ئیسلامی کە عەلی کوردی سەکتەی قەلبی کردگە و خەڵک ئەفکار عمومی لە ئێرانە بەتایبەت زۆر ئاشکرایەکە مەکار جمهوری ئیسلامی بووگە بە دەلیلەوەی کە ئینسانێکی مبارز بووگە، مدافع زیندانیان سیاسی بووگە، وەکێڵێک واقعاً دڵسۆز بووگە و تەلاشی کردگە لە ساڵهای توولانیە دفاع زیندانیان سیاسی خۆی زیندانی سیاسی بووگە، هەر بۆ دلیلە بە دلیل بۆ نوع فعالیەتە کە بووگە دفاع لە ئازادی، دفاع لە بەرحاڵ زیندانیان سیاسی عەلەی جمهوری ئیسلامی ساڵێکی زیندان بوو. ئەو جۆرە کە خۆی لە ویدۆکانیان پەخشی کردکە بەلەوەی کەم ئیتفاقی بۆ بکەفێ یا بیکوژن عبارەتی تر بەرها بەسەوەی کردگە کە مەرەتەب لایەن ئیطلاعات و دەستگاکە ئەمنیەت و تحت بەرحاڵ فشار بووگە تهدید کردیە گەڵمانە و ئاخر سەر بالاخره جمهوری ئیسلامی تەواقع لە بینی برد. و هەروە کە تویش ئیشارەت پێ کرد خۆ لە هەفتەی مەرگ عەلی کوردیە خۆ جەمعێکی زۆر ئینسانێکی زۆر لە حمایەت لە خانەوادە و عەلەی جمهوری ئیسلامی لە مەراسمەکەی شرکەتیان کرد و ئەز جملە فعالین سیاسی وەک کەسانێک وەک نەرگس محەممەدی، وەک سپیدەی قەلیان، وەک برای خودی عەلی کوردی کە ڕانەوەیش دەستگیر کراوە لە واقع. بەرحاڵ چ زەواتەوە شرکەت مەردم زۆر وەسیع بوو، ڕوویدادێک سیاسی بوو بە نەزەرم لە حەوڵ مەرگ عەلی کوردیە
مردم هاتێنە اعترازیان کرد حتا شعاریاندا مەرگ بەر دیکتاتۆر عەلی خامنەئی شعاریاندا زۆر جەسوورانە وەکو باقی اعترازەکان تر لە 1401 کە مردم بە دەلیل ڕق و تووڕەی کە لەم ڕژیمە هەیەە بە دەلیل ئەوەی کە بە هەرحاڵ فەقر و فەلاکەت و اختلاق لەو جامعە حاکمە ئەمیشە فرجەی بوو ڕوویدادێک بوو کە مردم لەم کاناڵ ئەم ڕوویدادەوە مەلکەری کوردی هەموو اعترازیان کرد بەم قەت هەموو اعترازیان کرد بە جمهوری ئیسلامی کە بانی و بە وجود هاوردن ئەم گشتە ناڕەحەتی و مشکڵات و قەتڵ و جەنایەتی کە لەو جامعە جمهوری ئیسلامی بە وجودی هاورد کرد ئەمە جەنبەیەک لەو ڕوویدادە بوو بەتۆڕ واقعی لەو ئیتفاقە بوو کە لە هەفتەی عەلی کوردیە لەوە اتفاق منتها جەنبێکتر لەم ئەوە بوو کە بەرحاڵ تعدادێک لەم بنیامگەلە بە دفاع شعاردانن عەلەی پۆزیسیۆن مخالف سیاسی خۆیان بۆ شعارەکە لە خارج کشوەرە هەیدەن تەرەفداران سڵتەنەت سات نییە هاوڵێ هەبوو ببوورە هاوڕێستایی دێمە ناو قسەکەت دقیقەن گەرێکمان ئەرێ ئەڵان کۆتایەکەمەوە ئەزانم منزورە چەس لە پاڵ بەرحاڵ حملەی نیروگەل ئەمنیەتیە بەرحاڵ جەمعێتر تعدادێتر مەحدود دەستیان کرد بە سنگ پاراکەنی عەلەی ئەو کەسانگەلەکە قسەیانە کرد دەسڵا عەلەی جمهوری ئیسلامی قسەیانە کرد تەبلیغیانە کرد بمانە وەک نەرگس وەک نەرگس محەممەدی وەک سپیدەی قلیان لە پاڵ لە واقعە حملەی نیروگەل ئەمنیەتی بۆ دەستگیری ومانە ئەمانیش تعرضیان کرد بە بۆ مردمەکە مخالف جمهوری ئیسلامی ئازادی خوازن بووە عەلەی جمهوری ئیسلامی لێنە قسەیان کرد سپاس بۆ تەوزیحەکانت هەروە کورد ئیشارەت پێکرد کە ئەلان سوالەکەی من زۆرترە مەیە هەروەکو بۆ خۆ ئاگاداری و ئیشارەیەکی کورتیش کرد تێدادێ لە هەرچەند نسبەت بەو خەڵکە ئازادی خوازە بەو خەڵکە کە دژ بە جمهوری ئیسلامی لە مەیدانان تێدادێ بە تەرەفداری لە سەڵتەنەت تەلەبان شعاری دژ بە ئۆپۆزیسیۆنی جدی جمهوری ئیسلامی و حتا سەنگ پەراکەنی و بەرفردان بە بۆلایەن مشەخەسەن نەرگسی محەممەدی و سپیدەی قولیان ئەم کارەیان کردووە باز لەما ئەکرێ بە دروست و نادروستەکەی دقیقەن من بۆم پرسیارە ئەمەیە کە بازەواکرێ ئەم کەسانە کە ئەم کارەیان کردووە نزیک و هاوکاری دەستگای ئیتلاعاتی جمهوری ئیسلامی نەزەری ئێوە سەبارەت بەم حرەکەتە چییە؟ دەزانین چۆنە ئێمە بەتایبەت لە خیزش انقلابی 1401 لە خارج کشور زۆر شاهد بووین کە ئەم سەڵتەنەت تەڵبگەلە بە ئیسلاح بەم شعارانە وەک مەرگ بەر سێ مۆفسد مۆڵا چاپی مجاهد دقیقاً لە هەرچی تەزاوراتە لە بەم شعارۆ هاتن و بەرحاڵ عەلەی ئۆپۆزیسیۆن تهدیدیان کردگا حتا کوتەکاریان کردگا تهدید بە مەرگیان کردگا ئەمەش زۆر ڕۆشنە یانێت نەزەر ئەفکار عمومیە لە توول ئەم 3-4 ساڵە مرتب لە تەزاوراتیان خارج کشوەر ئەم کاریانە کردو و بەرحاڵ نیشانیان داگە کە واقعاً ئۆپۆزیسیۆن نین بە تۆڕ واقعی و ضد ئۆپۆزیسیۆنن ضد بزانم فعالی سیاسین ضد ئەحزاب سیاسین کە بە هەرحاڵ سەڵتەنەتیان قبوڵ نییە یا عەلەی ئەوان ئەفشاگیریەکەن یا ئەوێژن کە بالاخەرە ئێوە چزانم حکوومەت سەڵتەنەت ساڵهای ساڵ لە قدرتە بۆ گشتە جەنایەت و فەقر وانیە کرد ئیسێشەوە بۆ قدرتەرەواکە لەمانە تووڕەن لەم نوع ئەفشاگیری دەست بکەن بە تهدید وەرا و بۆ ئەوەڵی جار بووگە بە نەزەرم لە ئێرانە خۆ بارها بووگە مەسەڵەن لە تەزاوراتە ڕزا شاد و حەدشاد بەسەر شتێک ئاوا بووگە وەلی بۆ ئەوڵین جارێکە ئاوا لەناو تەزاوراتەوە جەمعێکی زۆر مردمان کە هاتن معتەرزەکەن هاتن حمایەتەکەن لە خانەوادەی عەلی کوردی ناوی کە شعار دەدەن عەلەی ئۆپۆزیسیۆن بەڵکو حتا کوچک پەردەدەن سنگ پەردەدەن بۆ ئەو کەسانگەر کە نسخۆڕانیەکەن هەروەک کێشارەم کرد وەک نەرگس محەممەدی وەک سپیدەی قلیان خب حەوشەما سایل فرەس جمهوری ئیسلامی کاری بەسەریان هەنۆگە تۆ خەبەرگە لەوەسەکە حتا یەک نەفریشیان دەستگیر نەکریاگەن
حتى بس بعيدش ني واقعا معناتك اطلاعات جمهوري اسلامي دسيان كردوي بيك حتى اوي نبيت جمهوري اسلامي بالاخره لوان استفاده كبو تفرقه لبين اوبوزيسيون ويكاف خاطر بين مردم لنا مردم كاتن معترضن بو قتل معترضن علي جمهوري اسلامي نفرت يعني جمهوري اسلامي بالاخره فرجيت وكدو على اخواني نشان ك امر جميعنا قركنيه علي ارهاب علي قتل علي اعدام المجموعه وانا ولي امان بنزل من هات نوع انا وعملا بنفس جمهوري اسلامي عمليات علي اوبوزيسيون مخالف جمهوري اسلامي يسأل كامل جمهوري خان شبل يعشتي كتروما وش عقلوا نشاني عندك كمان واقعنا بوزيشنين أنا دقيقا وأنا جمهوري إسلام واقعنا إيش تفاوتك يعني إيش تفاوتك يعني من بار هذا بخارج كشورة شاهد بقوم مثلا فرض كنا فلان تزاولات كذي كرد بقى بنيامي تشب بقى تهديد يعني كذا نازم إيوه تجدي طلب إنه فلان تانا كينو في سر تانا كينو وأجر تبتشي نا تويتر وتماشي أنا كي واقعا افتزاعية براوك مرتب كسنية كافي تو مثلا بيجي صلاة الخرابة داو كده مردم أما قبول نكن أما بالاخره امتحانيات بس داقا أما بالاخره ماويك تولاني لإيران حاكم بوغن جنايات ينكر كشتار ينكرقا مجموعة إيماني ينكرقا بلا فاصلة شروع كان بدو بيراو أصلا أقسكري أصلا بدم يعني واقعنيش بيان فقط الشعبان ميوغو فقط برازندي أمانسا يعني نقصي سياسية زانن نبحثك سياسية توانن كان نموزعي سياسية توانن بقرد هل قونا مخالفتي كافي توتك مثلا شو زانم رزاق اليوم مخالفتي كي يتكسلتنا ولا بلا فاصل تسكن با تهديد وإرعاب دقيقا وقت فالانجا كان جمهوري إسلامي دقيقا وقت لباس شخصي كان جمهوري إسلامي دقيقا وقت بسيجي كان جمهوري إسلامي شو كفنا ناخيا وانا كفني جيان المردمان واقعنا ما نشوات بمعنى واقعي فالانج واللي حسب نظر من أشياء مردم لإيرانا بديله كأن جامعة وار تحولي بوقا أما مردم جمهوري إسلامي قبولني خان سنقوني وجمهوري إسلامية فنظر من لعين حالها أشياء متوجبا دقات كان أمانة واقعا إيسا كهيشتا قدرتك يعني إيسا كهيشنين بطور واقعي أو تهديد كان لأنه تزوراتك أو عليه مردم سنقرانية كان خمتك كان بجمهوري إسلامي دقيقا لكنا چون بسیجی كان جمهوری اسلامی بباتون نشنی كانوا مردمان سيكسي چن نفريان قرقا برديان يعني استنويش معلومي هذا كنا دقيقة ما نيجي لكنا وانا خليك كشك بردانو بوكا سانغريكا مخالف جمهوري اسلامي سخرانية كان عليه اوبوزيشن قصا كان وتفاعل كان لا تزن بجابي شو ام جورش كذا ما بيجم اما نظام مسألة كي مهمة دبي مردم تفضل زور استاذ هاور سعيد وقتی کی زور ما نما و پرسیاری کی ترکم اوی شروکو بخود الان اشارت پیکرد امانه برحال دوران لقدرت ابون وحاكميت يعني كردو للا خلشي ايران فريد راون تدرو تلاشيان بو ولا كدوبا قدرت بقرن اما يك غير ممكن تاريخيه كتوانا اعادي حسيد لو هم جنايته للصاوك ودمو دزغاي محمد رضا پهلوي بكنو امانه تعداد واقعا فالانجو شعبان بموخن كشلنا داخلي ايران او شل خارج الشوره دين لناو اعتراض ومبارزه شي برحق ووسيع خلشي كوملغاي ايران دج بجمهوري اسلامي اگر واقعا يقدر صد مخالفي جمهوري اسلامي وايانوي لكناري خلقه او خلقه برحق دج بجمهوري اسلامي مبارزه كان يقدر صد راسه كان لازمه لقل او خلقه دج بجمهوري اسلامي هواهنگ بن واللي هیچ لازم ناکا رضا شعر روح شعر اگر راسك يقدر صد راسك لقل شعار وخاص ومطالبي برهقي او خلقه لميدان كابا بلا ما بينين دروز ببيشوانا فرسيارة كما كوب كمو بيتا اويكا ام حركتي كللايان زرياني فالانجي راسو سلطنة تلبو روادا آيا واقعا سيجنالشي زور خطرناک نیه بۆ کۆمەلگای ئێران لەم شرایەتەیە کە تەسمیمیان گرتووە بەردی بناغەی حاکمیەتی جمهوری اسلامی لە ڕێگ و ڕیشەوە دەربێنن وەقتمان 3 دقیقە زیاتر 2 دقیقە وەقتمان زیاتر نەماوە فەرمووی چۆنە هەوڕێ ئەبوو ئەمانە ئەلئان بە تۆر واقعی جێگەوهینێکیان نییە لە ناو جامعەی ئێران یعنی ئەمە ئێغراق نییە ئەمە واقعیە لە توول
خیزش انقلابی 1400 و بارها علێمانە شوادیاندا مثلا نەمەڵانە ئازادی و نەمەڵانە شا مثلا شتێکی ئاوە ئازادی و دموکراسی منتها ئەم اتفاقە کەف بە نەزەرم لە مەشا هشدارێکە بە نەزەرم بە جامعەی ئێران ئەمانە مخالف جمهوری ئیسلامی نین ئەمانە فقط مخالف مڵان هەرچەند مڵان ئەسڵ حکوومەت پالەوی دروستیانی کردو سیدا ژێر باڵیان ئەو گشتم تا ئێستاش کەمیان تەلاش نەکردووە لەگەڵ جمهوری ئیسلامی بە تەواو بارا خۆتی ڕزا پالەوی وتیگە نە مشکلی تەک سپاس نە مشکلی تەک بەسیج هیچ کام لەوانە نیە مشکلی فقط تەک مەڵاز و ئەمانە تو هەدەفیانە هەر بۆ یەژم هشدار جامعە بەخەرم جامعە وارد حوڵی سیاسی بووە ئەم مردم ڕژیمیانە گەرەک نییە سێدانە خیزش انقلابی 96 و 58 و 1400 کەندا واقعا هەدەفەوە جامعە سەرنگونی جمهوری ئیسلامی مردم زۆریان نشکە لە نتیجە ئەمانە تەلاشەکەن بکەن لە 12 ڕۆژیشە دییان مردم کەخاهان ئێدامەی حمڵەی ئیسرائیل بە ئێران بوون بۆیان مهم نییە ئەسڵ مردمە کوژکن مردم ماڵوێرانەوەن ئاواراون فقط لە طریق ئەمانەوە ئەمریکا و ئیسرائیل و حمڵەکەن و بێ بەشەڕ و جمهوری ئیسلامی لە نزە خۆیان سەرنگون بێ ئەمان بڕۆن ئینشاڵڵا بڕۆن بۆ قدرت بەدەستەوە وسوار سەر مردم بن دووارە دەورێتر تاریخێتر چەند داهاتر دووارە دەستکەم زۆر زۆر لە نتیجە بە نظر من ئەم اتفاق لە مەشەدا هشدارێکی جدی بۆ جامعە بە نظر من دەبێت مردم هوشیار بن و ژێر بار سیاست و بۆ چوون و ئەهدافێک ئەمان هەسیان نەچن واقعا مخربن واقعا دەستیان بە شتێ بکەی هەر شارم کرد لە قسەکانمە هەر ئایسا لە خارج کرد دەستیان بە هیچینەکەی هەر تهدید و ئەرعاب بکەن لە مەشەدا کردیان لە نتیجە بە نظر ئەمانە جێ باوەڕ نین و مردم دەبێت هوشیار بن و بەرحاڵ مۆزعێک فاصلە بگرن بە نظر مندا مەسەلەی سەڵتەنەت و بەرحاڵ ئەم جێیان ڕاستکردە کە تەلاشیان ڕێشخۆیان کەن لە هەر جەمێکی خۆیانە زۆر سپاس هاوڕێ سعید ئەسەن یەک سانیەش وەختمان نەماوە مەمنون بۆ وەخت نییە و کە خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ ساقی و سڵامەتیتان ئارەزوومانە و لە هەر شوێن ساق